مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی و ناوەندی پەیوەندیەکان لە مەکتەبی تایبەتی خۆی لە شاری هەولێر پێشوازی لە ئەحمەد قەرەمووس هاوسەرۆکی کۆنگرێنەتەوەی کوردستان و وەفدێکی یاوەری کرد. لە دانیشتنێکدا کاکاژمێرێکی خایان وەفدی میوان باسییان لە دوا گۆڕانکاری لە کۆنگری خۆیاندا کرد کە ئەمساڵ لە وڵاتی هۆڵندا بەسرا و ئاماژەیان با هۆکارەکانی بەرەو پێشبردننی زیاتری کۆنگرەکە و تونند و تۆڵکردنی پەیوەندی نێوان کەنەکە و سەرجەمهێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بەگشتی کرد. ئومێدیشان خواست بتوانن کارەکانیان کە لە بەرژەوەندی گشتیدایە بەرەو پێش ببەن. ئێمە هاتین بۆ لای مامۆستا عەلی باپیر بۆی هەم کۆنگرەی ڕابردوومان کە لە چەند ڕابردوودا ئەنجامماندا بوو ڕوونکردنەوەی زیاتری بدەنێ بە حکومەوەی جەنابیان ئەندامن لە کۆنگرێنێتەوەی کوردستان و ئەندامش چالاکن هەم دەستخۆشیان لێ بکەین. هەمیش هاتین لەگەڵیان دەردەشەی ئەو بارودۆ خەنوێیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت لەو چواردەورەیە بەسەر ئەو وڵاتانەی کوردی بەسەردادا بەشکراوە گفتوگۆ بکەین و جێ لە ڕاو پێشنیارەکانی وەرگین و بزانین بۆ ئایندەدا چی بکەین و هاوکار لەلایەن خۆشیەوە مامۆستا عەلی باپیر تاکیدی لەسەرەوە کردەوە کە ئێمەی گەلی کورد لە پێناو گەیشتن بە ویست و مافەکانمان پێویستە کار و پرۆژەی یەکتری بە کەم نەگرین و یەک هەڵوێست و یەکدەنگ بین و بۆ یەکتریش بە پەرۆژ بین و ڕێز یەک بگرین. هەروەها شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە لێدوانێکدا ناوەڕۆکی کۆبوونەوەکە و ئامانجی سەردانەکەی شاندی کەنەکەی خستە ڕوو. بۆ ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو لە نێو کۆنگرا یا لە نێو کەنەکە دەوری کاریگەری هەبووە و ڕۆڵی بەرز بنرخێنن سوپاسی بەڕێز مامۆستا عەلی باپیریان کرد کە لەو بارەوە دەوری هەبووە و کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوە دیارە مامۆستاش بە شانازیەوە پێشوازی لێکردن و خۆشحاڵی خۆی دەربڕی و تیشتی خستە سەر چەند مەسەلەیەکی گرنگی ئاینی و نەتەوەیی یەک لەوانە کە پێویستە لایەنە سیاسیەکان و کەسایەتیەکانی کوردستان هەمیشە براوتەبابن بۆ ئەوەی بتوانن ئامانجەکانی کوردستان تحقیق و پاساق بکەن. لە هەمان کاتدا پێویستە ینی کەنەکە هەرچی لە توانایدا هەیە گرنگی بەلایەنی دینی و ئاینی بدا بە هیچ شێوەیەک ئەو لایەنە فەرامۆش نەکە. دیارە ئەو وەفدەش هەردوو سەرنج و پێشنیارەکان چ لەبارەی ئاینی چ لەبارەی نەتەوەیی بە خۆشحاڵیەوە وەریان گرت. هەروەها مامۆستا عەلی باپیر لە ڕوانگەی ئیسلامەوە تشکی خستە سەر چەند خاڵێکی گرنگی تەبایی و پێکەوە ژیان لە پێناو بەرژەوەندی نەتەوەی کورد و بە هۆکاری سەرەکی سەرکەوتنی گەلی کوردی لە قەڵەمدا وتی پێویستە ڕێز لە دین و پیرۆزیەکانی گەلی کورد بگیرێ و شانازی بە ئیسلامەوە بکرێ کە لەگەڵ ئازادی و سەربەستی و مافی گەلان و زانست و پێشکەوتندایە و تا بتوانین لە ڕێگای دەستگرتن بە ئیسلامەوە سوود بە نیشتیمان و نەتەوەکەمان بگەێنین.